حاڵەتانەی کە بەهۆی شیوەنی دەیەمی ئیمامی حوسێن ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت کە ساڵانە وەکو دابوونەریتێکی مەزهەبی شیعە ئەو کەسانە کە لە خۆیانەدەن تەدبیر ناوێ بن ڕێژەی خوێنێکی زۆریان لێ ئەشێ لە سەریان و لە خۆیانەدەن ئێمەش وەکو فریاکەوتن وەکو نەخۆشخانە وەکو بنکەکانی تەندروستی وەکو کارمەندی تەندروستی بە خۆبەخش و بە ئەوانەی کە کادری دەوامی ڕسمیانە و بە خەفارات و جگە لە خەفارات وەکو کەسانی خۆبەخش لەم ڕۆژەدا دێن خزمەتی ئەو کەسانە ئەبن و برین پێچیان بۆکەن ئەو کەسانە کە ئەمساڵ لە خۆیاندا لەگەڵ ساڵانی ڕابردووە جیاواز بوو ڕێژەکەی جیاوازە ئەمساڵ بەرەو کەمی چووە کەمی کردێتەوە ئەو ڕێژە هی تقریبان لێم 60% کەمی کردووە زۆر کەم بۆ ئەمساڵ ئیتر ڕێژەی ئەو کەسانش کە لە خۆیانداوە تقریبان بە هەمووی ئەوانەی کە ڕەوانی نەخۆشخانە کران و ئەوانەی کە لە شوێنی خۆیان برین پێچی کران ئەگاتە بۆ 80 کەس تقریبان نزیکەی 80 کەسە بێ بەڵێ بورانەوە و نەزیفە و خوێنێک زۆریان لێ ئەڕوا و بێهۆشە بن ئەتر لەوانەیە پێویستەکە هەندێک جار خوێنیانش تێ ئەکرێت بەڵێ نزیکەی 10 کەس بۆ نەخۆشخانە گۆستراوەتەوە لێرەشە لە شوێن هینەکە تقریبان 30 کەس برین پێچ کراوە جگە لەو شوێنانەی کە کارمەندی تایبەتی خۆمان لەگەڵ ئامبولانسە نردووە ڕێژەی ئەوانمانە شوەرگردووە هەمووی لەگەڵ نەخۆشخانەوە ئێرە کات تقریبان بۆ نزیکەی هینێکە بێت 80 کەس